بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاوتان لێبێ لە ئاڵلقەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵەوەی بەڕێزین لە بەرنامەیەم جارشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ کەسایەتی ناسراوی کوردستان کاک جەلالی ساماغا کە بە پیاوە سپیەکە ناسراوە هەروەها ئەو یەکێکە لەوانەی کە بڕیاری داوە تا دوا دڵۆپی خوێنی و ئەڵێ دژی گەندەڵی بوەستێتەوە. کاک جەلال بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. زۆر سپاس، خۆشتان بەخێر بێنەوە. لاڵقەی پێشوودا باسی ئەوەمان کرد کە ئێوە لە زیندان بوون لەگەڵ ئەو مزاهرە و خۆپیشاندەکانی حیزبی شوێعی ئێوەش بەشدار بوون. پێم خۆش بوو هەندێک باسی ئەو وینەمان بۆ بکە، ینی لە زیندان ئێوە ڕوبەڕووی ئەشکەنجە و شتی وا بوونەوە؟ نەبوون، بەڵام تا براین بۆ تا براین ئاوێ بۆ خەلفە سەدە بەڵێ لەوێ گیرابوو لای ئەمنی عامەی کۆنەوە لە بەغا. بەس کاک جەلال تۆ لە سلێمانیش و ینی لە بەخاش هەتا باسیەوەیان کردبوو کە تۆ دیار نەماویت و کوژراوی. بەڵێ من شیعاریشان بۆ نووسی بووم بێن بە پیرمەوە بە پێ جەنازەکەمانە. بەڵێ باوکی من و باوکی کاک فاروقی مەلا مستەفا هەردووشیان بەیەکەوە هاتن بۆ بەغا. ئەوە بوو سوال و پرسیار بکەن و واستە بکەن بۆ بەربوونمان و فەتاحشاڵی عزوی محکەمەی شەعب بوو بەڕەحمە بێ. ئەو هین بوو، ئەو ینی بڵێن هەوڵی وا بووین. لە هەمان کاتا باپیریشم ئەمری خوای کردبوو، باوکم کە لە بەغا بوو بە شوێ من ناگەڕا، باپیریشم کە باوکی بوو لێرە ئەمری خوای کردبوو. ئەوتر وەزعێکی زۆر خراپ بەسەرمان هاتبوو. خەڵکە هاتن بۆ ماڵەوە بوو پرسیاری من و ئەو زەمانە زانی عەلاقاتی ئیجتیماعی زۆر بەقووە بوو. ئیتر نیوە تەعزیەکیان بۆ دانابووم هەتاکو نێتۆزێک وەزعەکە چاک بوو بە زەبری پارە هەرمنا سەجینەکانی کەش حارسەکان ناڕۆشنەوە بۆ ماڵەوە لە پارەکە ڕقمێکی تەلەفۆنیان هەیە و پارەیان هەیە هەنگوو بە شەرتێک پارەکە دەینێ ئیشارەتێکمان بۆ بێنی کە تۆ ئەو کەسەی ئێمە دیوە خەبەرەکە گەیاندووە. ئیتر هاتنەوە ئیتر لەوە من کەشف بووم کە ماوم و لە خەلفە سەدەوە لە سیزنی خەلفە سەدە و تەوقیف بوو. هی ئەوێەوە جوابم ناردووە و ئیتر وەکو بڵێ فەرەحیە بڵێن کەوتووە ناو کەس و کار و ڕەفیق و دۆست و برادەرانەوانە. لەو خۆپیشاندانەیە خەڵک زۆر کوژرا مامۆستا؟ 7 کەس کوژرا، 11ش برینار بوو. ئیتر بۆیە من هین بووم ئێمە زیاتر بۆ کوژراوەکان برابوون بۆ مەیتخانەکەی مەدینەی طبی ئێستا، ئەو ساشەر مەدینەی طب بوو. ئیتر مامۆستا خۆپیشاندانە بۆ پشتیوانی لە کارگەری بوو یا بۆ لە یەکێکیان بۆ سلمفی کوردستان بوو، هاوارەکە سلمفی کوردستانیانی سەلامەتی و ئاشتی بۆ کوردستان. مەوزوعێکی کەشە بوو هینی کارگەی جگەرە بوو، زۆرە دەمێک کامایکە بۆ باز. ئەوانی شینیان کردبوو، مانیان گرتبوو، حکوومەت دەوری لە حافز قازی بوو ئەگەر شارەزای بەغابی لە یەک بوو لە فەرعەکانی حافز قازی. ئیتر هینی هەردوو لە سلمفی کوردستان کرابەیەکێک و هاوار و ئیتر ئەو جادە و هینانە تەبعەن چووتە بەغاکەی ئەو بینابەرزانە و تۆش لە جادە ئەڕۆیت و کە هاوارە کرایتر وەکو دە ئەوەنە پاوەری هینەدایە قوتەدایە هەرواڵە. زۆربەیشی تەلەبەی کولیات بوو بۆ ئەوە. مامۆستا ساڵی 63 تۆ شەهادە وەرەگری؟ 62 پێڵەن سەنە دەراسیە. 62 لە سەرەتاوە بەهۆی ئەوەی کە گومانی ئەویان لێ کردی شوێعی وەرنەگیرای ینی دانەمەزرامە ئەوەی تۆ نەزانی وەڵایتر ویستومەوە خوێندەوەتەوە. نەخێر من تەقریبەن چاو لەبێ مانگی 6 تەخەڕجەکەی
ئیتر وەسیقە و شتوەمانە وەرەگری بەڵێ من لە سیویەکی 5/64 تاعین بووم جا بزانە فەرقەکە تقریبەن دوای ساڵێک بەڵێ تاعین بووم چونکە وەرە هینان نامێ هۆکارێکە بوو یا وەڵایەوە کارەکەەوە بوو کابراایەک لە گەڕەکەمانە مەسفین بوو مختار بوو بەڵێ اعتیباری بۆ کرا لای حکوومەتوانە ئەو تو بووی وەڵا شوێعە کەش گیرام ئەو سمعەیەش بە قووەت بوو لە گرتنەکە بەڵێ ینی گرتەکە بە قووەتی کردخینەکە ئیتربانەوە ئۆشکاڵ تا لە دوای یاهین بووم بەڵێ ئەی مامۆسا باوکت دژی شوێیەکان بوو زۆر بۆچی وەڵڵاهی جاوەی تر کە تۆش گیراوی هەموو بەزم و ڕزم ئەزانەیە گوتی ئەی بوو وەرە باوکم باوکی زۆر خۆشەویست بەڵێ ینی دوو کەس باوکیان زۆر خۆشەویست خۆ ئەم کەسە باوکی خۆشەوی بەڵام بە شێوەیەکی متەمەزێکیان باوکم بۆ باوکی بەڵێ یەکێکیان دکتۆر جەلال شەفیق ئەوەی بوو بۆ زەی تالیمی عالیانە ئەویش باوکی زۆر خۆشەویست اینجا باوکم ئەیگوو وەرە کوڕێ بگیرێ بەڵێ باوکی مردوێن لە تەعزیان نەبی کوڕیش بگیرێ و معلوم نییە ماوەیانە ماو لەسەر چیز لەسەر شوێعێت و دەست یەگەر بە جنیوان بە شوێعێت بەڵێ ئارەڵە حەزی لیان ناکرد بەڵێ مامۆسا حەزەکەم هەرچەنگە باسماکرد کەمێ بەڵام سەردەمی زانکۆتان چۆن تێپەڕان ینی جگە لە سیاست و خوێندن و ئەمانە ینی سەردەمێکی چۆن بۆ کاتە وەڵڵاهی ئەزین چی ئەگەر لە ناحەیە عمرەوە بیگری سەردەمێکی زۆر خۆش و ڕاحەتی گەنجیتە چونکە تۆ لە 18 ساڵیا چیتە کولیە لە 22 تەخەڕجەکەی ئەگەر هەموو ساڵێکیش دەرچی لەبەر ئەوە ئیتر کە ئەبوو بە بەهار هەموو جمعەیەک سەیران بوو اینجا عەرەبیش دەمخۆشیان تایە شاعریان تایە ئەم ئەوە دومبوکچیانیان تایە ئەیان کرد بە هەراو بگر و لە ناو پاسا و ئەچین بۆ حلە و ئەچین بۆ سەددەی هندیە و ئەو جگایانە زۆر فترەیەکی خۆش و بێ مەسئولێت بووی ئیشە ناکرد هەبوو نەبوو خوێندنەکە بوو پارەشی بۆ هاتینی بڵێن ئەوەی کە پێی ئەژی ترجی یا لە ئوتێل ژوورمانەگرت یا لە ماڵ ژوورمانەگرت ئەوە هەبوو ئێستا نازانما بێ ماڵە مەسیحی ژووریان نایتێ من تقریبان ئەو چەند ساڵی لێ بووم لەگەڵ ماڵە مەسیحیەکە بووم خۆشیان وێستم منیش زۆرم خۆشەویستم وەکو کەسوکاری خۆمیلیات بوو بەڵێ بەڵێ ئەی مامۆسا تۆ دواتر ئەچیتە کولی عسکەریە کولی احتیاط کولی احتیاط بەڵێ ئەوە ئەبووە هەر پشوتە بەڵێ نەوەڵا ئیجباری بوو ئیجباری بوو بەڵێ کولی احتیاط ئیجباری بوو ساڵ و نیمێک زابن دەبووی داوایان لێ کردی بە ئیسیمارە و پەڕەکردەوە کە ڕوتبەیەکی زیاترت دەدەنیە ئەگەر بمێنیتەوە بەشەتی ئەو اختصاسانەی کە خۆیان مەقسەدیان بوو تۆبیان ئەویست تۆبی ئەسنانیان ئەویست سەیدەلایان ئەویست حسابات و ئەوانیان ئەویست مەسایەکی خەریجی تاریخ وایە وەریان نانەویست بەڵام وەکو پێم عەرزم کردی ئەو هینانە ئەو اختصاسانیان ئەویستی طبیە بوو هی هەندەسە بوو ئەی تۆ بۆ درێژە لەخۆ ئیمتیازات وشی حەزم لێ ناکرد حەزم لێ ناکرد هەر لە مناڵیمەوانێ حەزم لە منش مەگو عسکەری عسکەرتاریە عسکەرتاریە ناکرد ئەی مامۆسا لە دەمی زانکۆیە خۆ هەر خەریکی خوێندن و زانست و ئەم شتانە نەبوون لەگەڵ دڵداریشتی وایە بینتان هەبوو نەبوو ئەویش خۆ سەردەمێکی تایبەتە ئیتر گەنجن و بە تایبەتیش لە زانکۆ لە بەغاو لە زانکۆ لە سلێمانی و بچیت و ئەوە مەگەر مەقسەوە بوو دوایی بە شخصی بۆ بجارمەوە بەڵێ خۆشەویستەکە کورد بوو یا عەرەب بوو مامۆسا عەرەب بوو بەداخەوە لە شۆڕشی کورد ساڵی 1964 بەدواوە تا ساڵی هەفتا ئیتر لەوێەوە جیابوونەوە ڕۆدا ناخۆشی ڕۆدا شەڕ ڕۆدا ئێوە ئەگەرچی بیر و باوەڕێکەتان تا ڕادەیەک چەپیش بوو بێ بەڵام هەستی قەومایەتیەکەتان بەهێز بووە زۆر بەهێزتر بوو لە چەپایەتێکە و لە
خۆ هین من وەکو چەپایەتی وەکو قاعدەیەکی اقتصادی تەماشاکەم ئەینا خۆ هینی فەلسەفە و مەلسەفە و شتیان نییە تەنها ئەوەیە کە من چەپایەتیم حەز لێ کردووە کە ئەو فەرقە زۆرە لە بینی دەوڵەمەند و فەقیرانە بێ دەوڵەمەند ئەگەر کەسێ بێکارە بێ یا بێگانە بێ پێ و بتوانی یارمەتی وەکو چۆن لە دینە زەکات دانرا خۆ زەکات بۆ ناحەی ئەو کاتە خۆ چەپ نەبووە ئەوە نییە ینی ئەو پارێ ئەید بۆ لە تۆ زیا لە خەڵکیش نییە و کەمە تۆ لەو زیایی خۆت ئەگەر شتێبەی و من خۆشم وەکو خۆم خۆم باسکردی من تۆزێ فەقیر پەرستم باوکمیگو بەڕەحمە بێ 6 کوڕی هەبوو لەگەڵ 4-5 کچە ئەیگوو خۆ ئێمەش هەموو لە خوا ترسین و خواپەرستین و فەقیرمان خۆشەیە بەڵام جەلال مبالەغەی تیاکە مەسا من ماڵەکە گەورە بوو من هینم خواردنەبەر بۆ فەقیر وسا فەقیرنی ئەوڕانە دەرگای دەرچی شتێک وایە بۆ دەبرد تێگەی مەسا لە ڕێگاه نانەکەی خۆشم لەگەڵ ئەوە دەمجە کرد لە ڕێگا گۆشتەکەی خۆمە خستە سەر هینە بوو من گۆشت دەخۆم بەڵام ئەو گۆشت ناخوا ینی گۆشتی نیەتی تا گۆشت پێ بڕێ لەبەرەوە گۆشتەکەم خۆم بۆ خستە سەر ئەو بەشەکەی ئەو اینجا لەبەرەوە حەزم زۆر لەو فڕۆقی تەبەقی و دەوڵەمەند و تۆزێکیش دژایەتی مەکردن تۆزێک ینی هەبوو زۆر ئەنازا بە پارە و دەوڵەمەندیەکەوانێ تێگەیشتی بەڕاستی من ینی نەک پێوەی ئەنازام لە زۆر جێگاش حەزمە کرد نەناسرێم کە من کوڕی فڵان و دەوڵەمەندە وایە ئیتر وردە هەراشمانە بوو لەسەر ئەو فەرق و فرۆخە ئارەوەڵە ئەی مامۆستا ویستم ئەو پرسیارە بکەم ئەو ناکۆشیی کە لە ناو شۆڕشا دروست بوو باڵی جەلالی و مەلایی باڵێوایە ئێوە لەسەر کامیتان نەکردەوە ئێمە من کاتی خۆی لەسەر مەلایی بووم بەڵێ ئارەوەڵە هەتا ساڵی هەفتایە ئاچکەی هەتا ئەو کاتێک تێکەڵ ئیتر کە تێکەڵیش بوون ئەوانە پارتی زۆر بەقوت بوو بەڵێ پارتی منافیسەکەی بەس یەکێتی بوو ئەویش لە خۆی بوو خۆوانی کە جیابوونەوە شوێنی ینی هەر پارتی بوو لە پارتی جیابوو ئیتر بەس مامۆستا تۆ بە حکمی ئەوەی کە لە بەغا بووی بڵین باڵی جەلالیەکان کە بە جەلالی و مەلای ناسکاتە ئەو باڵە لەگەڵ حکوومەت هابوون و لە بەغا هەبوون و ئەنان تۆ لەگەڵ ئەوانەیە عەلاقاتت تێکەڵاوی نەبوو نهائیەن ناوەڵڵا لەگەڵ گۆڤار و شتەکانیانەوەی کە نهائیەن یعنی لە 100 نەک 100 هەر وەکو ئێستا یەک مەقڕی حیزبی من ناچم هەمووی خۆیانیان خودی مامجار 3 جار هاتووە لەو جێگای تۆشە دانیشتە بۆ ئەم ماڵە تایەتی لە هینە ڕستەکانە جا پرسیاری ئەوەش لەکەم وەڵاوانە بەشێکن لە پرسیارەکانی مەقسەدم ئەوەیە قەتیان نەوتوم وەرە بۆ لامان کە ئیشێکیان بۆ بێ خۆیان هاتوون چونکە ئازاری و بەخوا حەزەکەم لە جێگای کێکتر ببینی ینی حەزم لە مقڕات نەکردوە نەهی پارتی نەهی یەکێتی نەهی ئەی مامۆستا تۆ وەکو کەسێک کە لە بەغاژیاوی تو ینی لەگەڵ ینی پیاوێکی وشیار بووی ئاگال لە دنیاوە لەسەر گفتوگوی ساڵی هەفتە مفاوەزاتی 11 ئازار لەسەر ینی لەسەر ئەوە تۆ هەڵسەنگاندنی تۆ چییە لەسەر ئەو ڕێکەوتن ڕێکەوتن نامەیەک بەڕوان پێ بکە کورتێکیایەوە بەڕوان پێ بکە تامان حکوومەتی بەبێ کە شەڕ ئەبوو خەتای حکوومەت نەبوو سەیسە و خەتای حیزب بێ حیزب پێوترا سەیسە هەر یەکەی بەشی خۆی بەرەکە و ئەم یەکێکی بۆ ئێرانن گرتووەی نادەوە ئەبوو بە هەرا و ئەبوو بە بگر و هەمان بەیانیان دەرەکرد دژی و
يعني زیاتر خەتە قەومی عامەکە بەڵێ مسەیتر بوو یعنی یەکێکمانتیان نەبوو لە ناوڕەوەکانمانە بڵێ ئەمە پارتێکی قۆحا ئەمە یەکێتی نەبوو ئەوساعات جەلالی بوو جەلالێکی قۆحا یعنی ئەوەی ئەو مجموعی کە ئێمە بەیەکەوە بووین ڕۆژە لە ڕۆژان یەکتریمان عاجز نەکردووە لەسەر شتە خەبەرێک هاتووە خۆش بوو بێ ناخۆش بوو بێ وتومان ئای بیستوتە فڵان شت دوا بوو ئەویش دێتی ئەرە بیستوتە فیسار شت دوا بۆ بەو نەوە عینە کەسمان یەکێک دوان نەبێ لامان کەس حیزبی نەبوو هەمووی لە خەتی قەومی عاما بوو یعنی ئێمە لە شۆڕشەوە کاغەزێک هات بۆ سەفارەی میسری بۆ عەبدەناسر هاتبوو ئێمە لە ئوتێل عامر ژوورمانە بوو عەسر بوو خەبەریان کردینەوە نووسە بووین وتیانێکێ لە سلەیمانیەوە هاتەوەمانێ کە چوین کاکە تۆ چیت و چێنیت و فەرموو بەخێر بیت وتی وەڵا ناوی تۆ و فەڵانیان ناو سەرداری مسافەیی مستەفا مەسهەر ئەویش زۆر بە گەنجی ئامریخای کرد وتی ئەو کاغەزەمان هێناوە بمگەێنە سەفارەی میسری سەفارەی میسری منتەقەی ئێمە بوو یعنی بڵێن ئێمە چۆنێکێ لەم خانوایە و دووسێ خانووی خوارەوە سەفاری میسری بێ جادێکی چۆن پان و بەرین بوو بەڵام دەرگای پێشەوەی هەبوو دەرگای داوای هەبوو بەرامبەرەکەی محەتەی هین بوو هینی پاسی مەسلحە وتمان هەتاکوونێ ناو هینی پاسەکە بردوانێنەوە نیە ئەو جێگای پاسی پێ مەحەتەکە وتوان ئەوە چاومان لێتەوە دەرگاکەیە تەمان دوو جادەمان بینێ لەگەڵ جەزای وەسەتی لەوێەوە بڕۆ کە لێەوە ڕۆشتی ئەوان پێیان بڵێ خۆت عەرەبی شێزانی بڵێ من لەو دەرگایە و ناچمە دەرەوە چونکە مراقەباکە لە دەرگای پشتەوەرەوە دەرەوە ئەزانی بەکواییتەوە ئێمە هەر لەم ناوە پیاساکەین هەتا ئەنگرینەوە دەست تی باشە عەمەلێتەکە ناجێح بوو بردمانەوە نیوە ڕۆچی نانمان خواردوەمانە وتی ئەزانی زۆر مەمنونتانم وا ئەمانە بەڵام خەفەتیەوەم بۆ خواردن ئێوە دوو کوڕی گەنج بگیرێن و لەگەڵ منە عەینیشتن ئەگەر تۆمەکەی ئێوە گەورە ئاگاشتان لەیز و نازان چێ ئێمەی ناردەوە چێ منی ناردەوە بەلاتان هەر خەفەتی بەس نەیوت چێ ناردوونی بوو بە ئیتر زانیمان دوایی زانیمان بەعزێ لەنا بە سەداقەت عەلاقاتە بوو یعنی بەهین نەبوو بەحناحی حیزبەتی نەتانزانیە و نامەیە باسی نامەی داخرا بوو وەخوا هەلەوە چوهینی بەڕەحمە بەیە مەلا مستەفا بێش وایە کە بۆ عەبدەناسری بنێرێ خۆ هەموو کەسێ ناتوانێت نامەیەوە بنێرێ ئیتر کابرا ماهی کردەوە اینجا هەیگوو ئەبێت تا ماوە مەتەحتام بکەم هەرهی ئەو ئازاتی کە توانتان ڕەم بە ئێستا بێ من نەتوانمەوە بکەم بەڵام جە خۆ زانی خوێنگەرمی هەموو هینەکە پێکە هەرەوە بۆی گوو عقوبەتەکەی ئێوە لە من زیاترە بەڵام بەبێ ئەوەی ئێوە بزانم چێ نردومی بۆچی هاتووم چیم داوا کردەوە چیم پێڵەن ئەمانە هەرەوەڵایانی ئەوانە شتی تێکەوت مامۆسا بە حکمی خوێندنەوەی خۆت بۆ وەزعی ساڵانی 60 ئەوانە بۆچی جەمال عەبدولناسر ئەوەندە یعنی گرنگیەکی باشی بە مەسەلەی کوردەیە ئەو کات هەزانین چۆن عەبدولناسر زەعیمێکی قەومی بوو ئەوەی ئیدعای قەومیەت بکە قەومیەت عەجەز نا ئەو بە عەبدولکەریم قاسم یعنی بەش هەناڵە قسمەتی ئەوە یا پرتەقاڵەکەن بە چەند تەقسیمێکەوە قاشەوانێ ئەوە عەبدولکەریم پیانێک و عەبدولکەریم قاسم ئەو نەیەک و عەبدولکەریم قاسم ئەیگو ئاسم العێراق بە لۆغەی فین بە لۆغەی بڵێ نووسری عەبدولناسر بەتەما بوو کە ئەم حەرەکەی چواردەی تەمووز بوو یەکسەر ئەمان ئیعلانی ئیتیحاد بکەن لەگەڵ میسرا ئەوسا باو باوی یەکگرتن بوو ئەوە بوو میسر سووریا و میسر نا جەمهوریە العەرەبیە المتحیدە ئەو بەتەمای ئەوە بوو
یەکسەر عێراق تەسلیم بۆ عێراقێکی دەوڵەمەندی بە ئیمکانیاتی هینە عزوی حلفی بەغاش بوو لە عینی کاتە ئیتر شوێعی نانهێشت عەبدولکەریم قاسمیش خۆی ئەو ئیتیجاهی ئەکرد ئەیگوو من مەسەلا بڵێن شۆڕشێکم نەکردو ئەوەنگەم بە کوژداوە ئەوەنگە کوژاوە ئەوەنگە ماڵوێران بووە بۆ ئەوەی بە ئیسراحەت ببێ بە ئیتحاد و عەبدولناسریش ڕەئیس دەبێ ئەم کردوێتی و ئەوەی خوا لەبەر ئەوە وردە شوێعەکانیش نانەهێشت تاکوونێ ئەوە بوو کە ڕوویا و عەبدولکەریم کوژرا و واحدەش نەبوو لە عادی نە عەبدوڕەحمان عارف نە عەبدولسەلام عارفە باسی هینت کرد باسی چادرچی کامیل جادرچی کامیل و ئەو پارتی مەحەمە حەدید و بەڵێ بەڵێ دوو هەم حیزب بوو دوای ئەمانە هەڵوێستیان باش بوو لەسەر کورد زۆر هەڵوێستیان باش بوو بەڵێ هەروە لێشیان ئەگیرا و ئەوەی بێتە خەیاڵم لە قادەکانیشیان چونکە کامیل جادرچی مؤتەمەری سەحەفی گرت لە ماڵەوە یا لە ماڵەوە یا لە مەقەڕەکان و تەئیدی قەزەی کوردی کرد وتی کورد حەقێتی و کورد داوای حەقی خۆیەکا و ئەو ساژ مەتالیبەکان حکومی زاتی و ئەوانە بوو فدرالی و میراوانە لە کایە نەبوو ئیتر وەکو کاکە کاوە وەکو عەرزم کردی لەو هەراو بگروشتانە نە خەتای مطلقی حکوومەت بوو نە خەتای مطلقی حزب بوو کاڵم حزب یێنێر بە لۆغەتەکەی ئەوسا حزبی پارتی تێگەی بە حەقیقەت یعنی بەعزێ قیوای کەش ئاگرەکەی خۆشە کرد تایبەتی وەکو ئێران و بەڵێ خەری و بێڵێم پاریان ئەو ئەرزاقیان ئەو مەسەلا لە ئیتیفاقی ئازارەکە بوو وتیان ئەوەنگە هەزار بڕنەوی تەقە پێ نەکرا دراوە بە شۆڕش بۆ ئەوی تێکی باتەوە بەڵێ چونکە مەسلحەتی ئێران لەوە بە عێراقی استیقرار نەکا ئەوە بوو ئیتفاقی ئازار کرا و پاش 4 ساڵ هەڵوەشایەوە و ترەوە بوو کە هیزانی خۆشە زۆر باشە مامۆستا حەزەکەی پشوویەگەین و دوای درێژە بەخسەکە باشە کەفی جەناب دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجە مۆرەدەین لەگەڵ بەڕێز کاک جەلالی ساماغا کاک جەلال پرسیاری ئەوم لێ کردی بەڵام نەچوویتە ناو وردەکاریەوە حەزەکەم دوای هەفتە ینی ڕێکەوتن نامەی 11 ئازارەکرێ چ گۆڕانکاریەکرا لە کوردستانە ینی گۆڕانکاری پێش هەفتە و دوای هەفتە چی بوو وەڵڵی تر بە تایبەتی لە بەغا ئەو مەسلەی مەسەلەن بە تایبەتی لە بواری ڕۆشنبیری و ڕۆژنامە و گۆڤار زمان و ینی چاو لێبێ زۆر شت کرا مەسەلا تۆ باسی زمانەکەی دەراسەی کوردی هاتە بەسڕەش نەک بەغا و نەک هین ینی تەلەبە وابزانانی هی مەرحەلەی متەوەستە بوو یا مەرحەلەی ابتیدایی بوو لەوێ دەرسی کوردی ئەخێرنا گوێ لێم زۆر ئیجازەی ڕێکخراوشتی کوردی درا مەکتەب و شت کرا دروست کرا بەعزێک ڕێکخراوە پیشەیەکان دەستیان تقریبەن هەرەوەڵا دەستیان واڵا کرا و یعنی بەزەبت ئێستا قایمەیەکم لا نییە بەڵام زۆر شت کرا لە ئیتیفاقی ئازارە ئەبوو بە هیچ جۆرێک ئەوە قسەی منی قسەی زۆر کەسە ئەوانی کە متەلیعی ئەو ڕۆژە بوون ئیتیفاقی ئازار تا ئێستا بمایە ینی ئێمە نیمچە دەوڵەتێک بووین ئەگەر دەوڵەت نەبووینایە بەڵام ئیتر ئێمە حکمی جوغرافیە غەدری لێ کردوین زۆر پەنایەکمان نییە نە لە ڕۆژهەڵات نە لە ڕۆژئاوا نە لە سەرەوە نە لە خوارەوەی کوردستان ئەجنا ئەگەر بەقەدەر پانی ئەم ژوورە حدودێکمان ببوایە
بەشێک کەس مسەیتر نەبووە خۆمان بەسەریە بەڵێ. مانتوانە شت بێنین شت بەرین ئەمانە زۆر فەرقمانەکە لەگەڵ ئێستا بەڵام ئێستا چیەکەی ئێستا مەسەلا بازی ئێرانەکرێەوە تا ئێران بە چەقەنەیەک ئەتوانێت حدودی لێ داخە ئیمڕۆ کابرا باچەکەی وە گەر حدود دابخە بۆ 2 ڕۆژ چیلەی تەماتە بێ بە 10,000 دینارە عێرازەکە ئەوە ئێران ئەوە تورکیا ئەوە عێراق خۆی تێگەی ئەمەش کوردەکە خۆی ئێستا جاری وایە لە بەعجە مەناتقە 2 گومرەگە سێنن معتەرێب نییە بە گومرگە ئەسڵێکە خاستن ئەو جەماعەتی کە باسمان کردمان لەسەر حدودن خەڵکەکان منتەقەکان بێتاقەت کردووە جا لەبەرەوە ئارەوەڵڵا زۆر شت کرا ئیتیفاقیکی عەجایب بوو ئەم شارە و کوردستان هیچی بەرناکەوە خەڵک پێی خۆش بوو خەڵک پێی خۆش و بە هەزارەها عەوائیلی عەرەب هاتن زەواج لە بەینا دروست بوو کورد عەرەبی هێنا عەرەب شووی کرد بە کورد ئیتر جۆش و خرۆشێکی عەجایب کەوتووە کوردستانەوانێ مامۆستا ساڵی 1970 لە بینی حیزبی شوێعی و حیزبی بەعسا ئەو پەین کرایانی بەرەیە کرایەوە ینی ئەوە چ کاریگەریەکی هەبوو هەم لەسەر عێراق و هەم لەسەر کوردستان ینی ئەوە شتێکی باش بوو خراپ بوو بە بڕایەوە بۆ هەنگێک قەزایای خۆی و قەزای عام کە شوێعێت تەبەنایەکە ئەوە ینی بۆ ئەوە بوو بەڵام لە هەمان وەختیشا تەحسیلی حاصل بوو مادەم لەگەڵ بەعسا ڕێکەوتەوە بێ شوێعی دژی کورد بێ لەبەرەوە لە فترێکی شاید دژایەتی حرەکاتی کوردیشان کرد ئەگەر باسی ساڵی 1970 بڵێ ساڵێکی یعنی ساڵێک زۆر نییە بەڵام بۆ ئێوە کە لە ناو شۆڕشا بوون و بۆ شۆڕش و پێشمەرگایەتی و شەڕ زۆرە لە بواری ینی مێژووییەوە تۆ بۆچی پەیوەندیت کرد بە شۆڕشەوە خۆت شۆڕش پەیوەندی پێوە شۆڕش پەیوەندی بە ئێوە کرد بەڵێ چۆن زین چۆن لە عێراقا هین هەبوو لجنەی مەجلیسی زەراعی ئاعلا ئەگەر بیست بێتێ لە پێشمەرگایەتی ئەوەزار مقرڕ بوو ئەمینی عامەکان وەزیر بن ینی ناوی بنێن وەزیر وتیان نابێ و ئەمە حکمێکی زاتیە داواکرێ و لا مەرکەزیەت وەرترەیەک داواکرا و لەوانە وەزیر نییە ئەیکەین بە ئەمینی عام کرا بە ئەمینی عام لوجنەیەکە بۆ تەمان خۆ دەزانی پارە لە هەموو جێگایەک ئەو سەیدە 1000 فکرێ هەبێ کە پارە نەبوو فکرەکەی پێ جێبەجێ بکەی قیمەتی فکرەکە نامێنێ لەبەرەوە لوجنەی مالی بەرز وەکو مەجلیسی زەراعی ئاعلا ئەوە تەرجمەکەیەتی ئەوە لەوە ئەوهی زەراعە بۆی عەزە دووری ڕئیسی بوو ئەمە عەلی عەبدوڵڵا بەڕەحمە بێ زۆر دۆستیش بووین لەگەڵ خەسرە و تۆفیق برای دارا تۆفیق ئایان ناسی ئەو ناوانە ئەمە خەسرە و ئامۆزامە ئەوە هیچ داراش مەیتیشی نەبوو دارە مالێم سەدام خۆشی شێویست و هینیش بوو و عامیلی خێریش بوو لە بینی حکوومەتوینا بەڵامی تەر کوشتیان لەژێر تەعزیب ئامێت مامۆستا مادام هەر باسی ئەوەکەیت ویستم ئەوەکو پرسیە بەڵام بۆ ئەوەی دانەبڕێن لە مۆزوعەکە هیچ سەرەدایەکتان دەستکەوت ئێوە کێ کوشتی چۆن کوژرا زۆر مەحاوەلە کرا چۆن ڕۆی چۆن لە ڕێگا ئەچوو مدیری عامی شەریکەی نەقلی بەڕی بوو بەحرینە بەڕێ قاتێکیان لە ئوتێلێکی ستران هەبوو لە بەغا لەوێ گرتبوو هین دایرەکەی لەوێ بوو کە ئەچێ بەیانی کەل عادە هەموو ڕۆژێکەچەوە دایرە ئۆتۆمبیلێک پێشی لێگرێ چەند چەکگارێک دابزن ئەیگرنی خێن ئۆتۆمبیلەکەی خۆیانەوە تاو هیتر عەریزێرا بە سەدام و ئەمنی عام و ئەوانە
هیچ جوابێکی نەبوو هیچ ئەسەرێکی نەبوو تا ئەم دەقەیە بەڵام یەکێک لە ئەغڵاتی زۆر بوو هی ئینتیفازەکە کرا خاستن لە جنوب و لە بەغا ئۆمانە لەوێ ئەو بینایی کە ئیزبارەکانی تیا بوو نییە کە ئیزبارەی تر دەوری تاوا بێ ئەبێن هەڵیەگرن مەسا لەم ژرۆی بەنەوجوان لەم بینایە بۆ بینا لەم گەڕێک بۆ گەڕێک ئەوەنە خەڵک چوو بۆ هینی خۆیە گەڕا کە سەیرەکە ناوەی خۆیتانێ فڕی ئیتر بەعزێکی بوو بەژێر پێوەمانە لە زمنی ئەوانەی کە نەدۆزرایەوە دوو کەسی زۆر زۆر دۆستی من بوو نێکیان سالاری حاجی نووری بوو هەزار ڕەحمەتی لێبێژنەکەی ڕووز بوو ئەوی چوون لەبەر ماڵەوە گرتیان ئەویشی تکە زەیزانی چیانێ کرد لەگەڵ کاکدارە حتا فازل بەڕاک باسی قەزیێکەکە ئەڵێ تا ئێستاش ئەو قەزیە شوهودی ئەو قەزیە دارە تۆفیقە ئەوە زۆر دڵمان خۆش بوو کە دارا ماوە چونکە ئیشادە بە ئیشادەی پێەکە ئەڵێ حەی و نورزە ینی ئەغر شاهد دوونەوە هەیە ئەڵێگەر شتێک ویستە بێڵیت و سەنەدی نەبێ مردیە بکە بە شاهد خۆ مردۆکەت ناچی زمی کەیتەوە بیانی لەبەرەوە هینی کاکدارا کە فازل بەڕا گوتی شهودی لەسەر اتفاقی ئازاریشی قسەی کرد کەوا دارە تۆفیق لەبەی نابوو و ئەلحەمدوللا کە ئێستا مەوجودە تەوتیان دوای گرتنەکەی بەڵام واردەر نەچوو اینجا ئەو ئەوراقی ئەویشمان دەست نەکەوتەوە نەفایلی ئەو نەفایقی لەم فایلی سالاری حاجی مامۆستا کەس هەبووە کە ئەوە خەڵەکە بۆ دیارە سەدامی ناسیوە و مەشۆی بوو لە ڕێگەی ئەوانەوە کەس پرسیاری لە سەدام کردووە بە شخصی بڵێ بەس فواد عارفین بوو وەکو بڵێ مؤهل بوو کە ئەو قەزیە بکە یا بچێ بۆ لای سەدامەوە ئەو نەچوو بۆ چونکە لە دوایی کە ئەوەی ئیلتیحاقی کرد بە شۆرشەوە هاتەوە ئەو زۆری ئەعتیبارەی نەما لای سەدام وەکو پێویست تێگەی ئەی مکەڕەم تاڵەبانی و ئەوان مکەڕەم هەوڵی بۆ ئەو ناوە بۆ دارە مکەڕەمیش وەختی خۆی ئینم گو ئەوانی کە ماشاڵی ئەوان کە لە بەکرە جۆ جیران ئەو بەریان مکەڕەم بەریان باش کەواتە ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵی 74 ئێوەش نەدەرەوە ئەبن بە پێشمەرگە تۆوتت شۆڕش پەیوەندی بە ئێوە شۆڕش پەیوەندی کرد بە منەوە چونکە من ئەوەی کە لە لوجنەی مالی بەرزا بوو کاک عەلی عەبدوڵڵا ڕەئیس بوو خەسە و تۆفیق مەعاونی بوو باقیەکەی سوهەیلی عەلی مزەفەر بوو عەدنان موفتی بوو و بەندەش و هینیش ئەو کابرا ئەوەی کوڕەکەی لێرە دکتۆرە هین بوو ڕای کرد لە بەغانە ئەدامیانەکرد کێ موفتی ئەو ڕای کرد نەجاتی بوو ڕەفیقەکانیان ئیعدام کرد ئەویش ڕای کردبوو هاتە سەر ئەویش لە مالیا ئیشیەکەن ئیتر ماوەیەکی زۆر شەو بە دیار لۆکسەوانێ تا سەعات 12 و تا سەعات 1 ئەوە ئێمە سجلمان دروست دەکرد و نیزامی مەحاسەبی موحەد کە لە سلەیمانی لە زۆر جێگا تەنفیز نەکرا و ئێمە لە شۆڕش تەنفیزمان کرد مسەیتر بووین بەسەر ئەو پارەی کە وەری ئەگرین تێگەی نەک ئەو پارەی کێ ئەو پارەی کێ ئێمە نەمانەزانی لەکوێیەت و چەنگی ژێت تێگەی بەعزێ قسەی هین هەبوو قسەی چی یانی هەنگێ قسە لای خێزانی مەلام سەپا بێ پارەکە و لە ماڵی ئەوا بێ و ئەم نەوعەشتانە بەڵام واقع کە ئەبوو بە سەریمان ئێمە بە تمەن وەرمانەگرت دینارێک 20 تمەن بوو ینی 20 پەنجایی بوو 50 فلز یعنی تمەنێک
زۆر ڕێک و پێک بوو لەوێژ مامۆستا و پارانەی کە هات درا بە ئێوە بەڵێ بە حساب و کتاب و ئەیتوان سجایی پێ دەڵێم ئەڵێم لە حکوومەت تا چۆن بوو بەعجێ جێگان نظامی مەحەسەی موحەدینەوە ئێمە لەو شاخە ئامان بوو یعنی نەژڵێم وەکوڵێ باسی خۆم بکەم ئێوە دەوری کاریگەرتان زۆر زۆر بەڵێ زۆر باسی مێژووەکەین لەمان شەخص نییە لەبەرەوە باسی خۆشکەی ئاساییە چاو لێ بێ عرب قسەیەکەیە کە باسی خۆیەک ئاڵێ ئەعوذ بالله من کەلیمەت ئەنا بیسووتەوە یعنی ئەڵێ ئەعوذ بالله من کەلیمەت ئەنا خۆش نییە تۆ هەیوا هەیە لە مەجلیسێکا دانیشێ هەموو قسەکانی منوە و منوە ئەگەر ڕەحمێ بە برا و باوکو و مامۆ خاڵی بکە ئەوانیشی باجاری تێکەڵاو بکە ئاجنا هەمووی هەرخۆیەتی بەتاڵەکە هەرخۆیەتی ئێوە شتێکی مەرغوب نییە ئەوانە هیچیانە دەست نایە تۆ بێ خەڵک باسی بکە ئەبێ خەڵک بڵێ سەغیە ڕەزیلە ئازایە ترسنۆکە یعنی قسەکان لە خەڵکەوە بێت نەک لە خۆتەوە باشە مامۆستا ئێوە بە گوێرەی ئەو پیشەکەتان کە پێشتر ئیشتان هەبوو بە گوێرەی ئەوانە ینی خەڵکەکە دائەنرا لەو شوێنانە یاکی ئێوەی داانە چێ خەڵکی وەڵڵاهی جۆ لە بێ چێ بوو هەرچی بەهاتە شۆڕشەوە ئینتیمایە کرد و مەعاشی بۆ بەڕایەوە مەعاش نیوەی مەعاشە چەنگی بووە ئەگەر هین وایە 20 بۆ بێتە خەیاڵم 25 ژینار بوو ئەگەر بێش شەهادە و شت وایە ئەگەر مۆزەفیش وایە نیوەی مەعاشەکەی من مەبەستەکەم ئەوە بوو پرسیاری ئەوە لە یەکەم بەڵام مەبەستەکەم ئەوە بوو مەکتەبی سیاسی پارتی ئەم خەڵکانەی هەر ئەوان ئەیان کرد ئەوان ئەیان کرد بە شێوەی هینە بوو ئەیان کرد تۆ گۆڵای حەجی لێ ناکەم نیکەم شتێکی کە یعنی مادام تۆ چوویتە دەرەوانێ لە خۆشی و حیاتی خۆ دواز لێ ناوە چووتە ئەوێ بەخۆی ئەمە لە جێگایەکا بووین ینی ئەتوانم بڵێم مەشهور بوو بۆی بچی بۆ جێگای سەیری مارکەی ئەمەngەی لێ بوو تێگەی یا مەسەلا چەمێکمان لا من لە منتقەی هین بووم لە منتقەی حاجۆمەران بووم دێی زینوێ هەیە زینوێی شێخی ئەگەر جەناب شارەزابی ئێمە لە خوار دێی زینوەوە حکوومەتینی کردووە ئەو کابینە و شتەکان ئێمە لێ بووین لە یەکێ لە کابینەکانە بووین کە وەختی خۆشتنمانە هات ئەچوین تەمان ئاو هەمووی بەستێتی لە بەعجێ جێگا کە شلە بوو ینی خرمەیە هات بەڵام ئەوە نەبوو ئەچوونە ناو ئاوە لە یەکتریش تۆڕا بووین من ئاوم بۆ تۆ هەڵات تۆش هەڵدا جەسارەتی ئەوە نەبوو ئاوەکە بکەی بەخۆتا چەمە و بە سوێتی و ساردە و ئەمانە لەفەرەوە بە عەجەلە بە هین بە ئیسفەنج تا سابوونمان تۆزێ پێ هینەکە دۆمانە و بە دەستێکمان لە هینا بن باخەڵ و ئەم عیب نبێهینە و هاتین دەرەوە ئەبووین بە چەوەنگەری کوڵاو ئاوا سوورە بووینەوانێ تا بڵین ئەگەشتینەوە ماڵەوە ئەمانە قەزمەوەیە ئەوانەی کە هاتنە دەرەوە بۆ ئیمتیازات و شت نەبوو ئەم دزی و درۆزنی ئێستا نەبوو لەگەڵ ئەوەشە من چاکسازیم کرد و باسیش کرا لە تەلەڤیزیۆنەوەمان باشە مامۆستا ئەگەر باسی ئەوە لێ پرسم کە لە ناو شۆڕشە ئایا هین هەبووە گەندەڵی هەبووە یان نەبووە بەڵام زۆر جار باسی ئەوە کرێ کاڵێ ئەو بە تایبەتی بڵین خەڵکی خوێنەوار و ڕۆشن بیر و ئەدی بوو ئەماناڵێن من بیستومە لە خەڵێ ئەڵێن زۆر جاریش بار بوون بەسەر شۆڕشەوە هیچیان نەکردو و هەر خەریکی نوکتەکردن و قسەی خۆش پێشمەرگە لە ناو شەڕ ئەوە سەتی 60 ڕاستە ئەزین چۆن جارێک لەژێر چادرا بووین ئەوسا بەڕەحمەت بێ ئیدریس بەرزانی لەوا جیها بوو کاک مەسعود زۆر دیار نەبوو کاک مەسعود مەسئولی هین بوو لە دێی زینوێ کە هین مەعهەدی کادر بوو مەعهەدی کادری لێ بوو
کە تەخەڕوجیانە کرد 3 مانگ باگیانە کردین ئەچوین جارێک لەژێر چادرا بووین تەمەەن 4 مەشقی لەسەر گەڵەکە دانیشتووی چادرە و هەڵدەرا و هەموو ئیجتیماع بوو بە مامۆستاکانی جامیعاوانێ منیشی دارە بۆ مەبای دامێتی ساڵم پێوە کردم من تەبلیغمەکردن و وەقت و سەعاتەکەم داناوم گو کاک مەسعودی کاک ئیدریزیە و ئەمانە هەڵا دانیشتین لە هینای لە هینی قساین هینێک خۆی کرد بە چادرەکە قۆری قۆریە چییە ئەزانی مارمێلکەیەکی گەورە ئەخر مارمێکە وەنگەیە مارمێلکەیەکی گەورە کلچیە بوو ئەخوا هەر ئەوەنگا ئەبوو و کلچی کاکە بەنەوەیەک ئەم جەماعەتە خۆیان نابەیەکە و چادرکە و بەسەریانە و کێە چادرکە و بەسەریانە و بوو بە هەرا و بگرو ئەمانە من خۆگرم تۆزێک یعنی ئەو شتانم ڕەمەدی بێت پێشتر بەس من و کاگیری زماینەوە کە ماینەوە ڕان کرد و چادریان ڕاست کردەوە جارێکی کە و ئەمانە و کاگریز پاژەوەی هەموو دانیشتوانە وتی کوڕینە کەس پێی ناخۆش نەبێ کەس وا نەزانێ شتێکی عیبی کردووە ئێمە لە ئێوە خراپتر بووین بەڵام بە نەتیجەی زەمن و دوور لە شاری و ژیان لە چۆڵ و دەشت و ئەشکەوت و ئەمانە ئەم شتانەمان لێ ئاعتیادی بووە ئەگینا هیچ عیب نییە ڕاتان کردیان ویستی تەبریریان بۆ بێنێتوانێ پێم خۆش بوو لەسەر کەسایەتی ئیدریس بارزانی پیاوێکی چۆن زۆر پیاوێکی هەموو جارێک ئەو زمانێک کە ئێمە چووینە دەرەوە ئیتیساڵمان لەگەڵ ئیدریسا بوو زمانی کیسنگەریش بوو کیسنگەر مەشهور بوو وەزیری خارجی ئەمریکا بوو مهندسی سیاسی غەرب و ئەمریکا بوو هەموو جارێک ئەمگوو بەسەری باوکم هەموو جارێک ئەمگوو کوڕینە ئەم پیاوە بمێنێ ئەمە کیسنگەری کورد دەبێ کوڕێکی جارێ کوردیەکەی زۆر باشتر بوو لە هینی کاک مەسعود یعنی جدیاتی هەبوو سوعبەتی هەبەرۆکو ئێستا کاگنێچەری ژوایە چونکە ئێمە هاتیم بەلای هەمویان بەعجە جارێکی گۆرە ئاخر نوکتە لەسەر من چییە یا نوکتە چییە یا نوکتە لەسەر ئێمە چییە پێکەنی جاوەختی خۆی تەکلیفیان لە مامجال کردبوو یەکێک زۆر نزیکی خۆشی بوو پیکا بە سەفیر و توی باشە بەسەر چاوێکم بەس دەورەیەکی بۆ بکەنەوە بۆ 6 مان بۆی فێری پێکەنین ببێ چۆن لێ هەرەوەڵە نەویستەوە ئێوە خزمی خۆی بوو اینجا کراوەیی هینە ینی کاک نێچیر لەو چەند جارانە کە چوین زۆر کراوە بوو کراوە و ئەریەحێت و کەواتە سەر باوشی یاوەتەوە سەر باوکی چاوڕێ بێ لەگەڵ باوکیە ئەوەنگا یەکترمان نابینی ئیلا بەچی نەبێ ئەو خانووانە کە کرابوو خانووییان دوو خانووی لێگا بوو یەکێکیان مەقەڕی خۆی بوو کە شەوت دنیا تاریگە بوو ئاهات بۆ ئەوێ هەرچی لە پێنجون و زاخۆ و ئیتر ئەنهای کوردستانەوە بۆ هەر ئیشێک بەهاتە لەو ژووری ئیسلامەتە دانیش تا سرێ هات بچێ بۆ لای هێن شەوانی جومعە و ئەوانە تەقریبەن چۆڵ بوو تەقریبەن چۆڵ بوو کە تەواوە بوو ئاهات بۆ لای ئێمە کە ها بۆ لای ئێمە لە حەقەتە بۆ لای کاکدارا هات چونکە کاکدارا لەگەڵ ئێمە نەبوو بە دائیمی بەڵام هەر فرسەتی ببووە چونکە کەمال مەسەر بوو ئەی ناسی کەمال خەیات بوو تەڵعەت نادر بوو هین ناوی چییە کامەران قەرەداخی بوو
ئەمانە ئەهات کە هات پێوەی دیار نەبوو زیاتر باسی شەڕەکرا و باسی فڵان جەریدەی ئەمریکی وای نووسیەوە فڵان جەریدەی میسری وای نووسیەوە ئەمانە پێوەی دیار نەبوو ئەریەحێت بەڵام جمودیش نەبوو تێگەی زۆریش بە احترام بوو زۆر یعنی جا لە پێوز احترامی میوان و ئێمەمانانی ئەگەر ڕێی ئەپەرسین ئیتیسالاتی دووەلی کە بکرایە و ڕێگا ببوایە بۆ بەڵاوکردنەوەی بە ئێمەیەگو ئێمە وەکو بەڵێ ئەمان گۆزان وەفدێکی مەسا سڕی میسری هاتووە وان و تۆ وان قسە هێنا وان هەروەها زۆر باشە کاک جەلال ئێمە لێرە ناچارین کۆتایی بە مەڵقەیە نین لاڵقەی داهاتووشدا باسی کۆمەڵێ بابەتی ترەکەین کە پەیوەندی بە ساڵی 1970 و دواترەوە هەیە بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەیەم جارەمان پێکەوە پرۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتانە سپێرم. ئێوە ئەتانویست جێگەی حکوومەت بگرنەوە ئەو ئەمانەتی عامەیە وەکو وەزارەتێک وابوو هەلا مسبا بە ڕەحمەیە باین کردووەتی فلان کەس چۆرەوە ناو حکوومەت بە یەک مەر ئەوەی لە ناو ئێمە کردوتە ناو حکوومەتی شابی بکەیت هەموو کاکە تۆ حکوومەت و ماڵ و مناڵ و هەموو شتێکە بەجێش تۆ هاتی و کوردایەتیەکەی چۆنیکە کوردایەتی بکات دزیێت کاک ئیدریس شەو ئەهات ئەوانەی کە لە دەرەوە هاتوون مەشاکلی عەشایری ئەی بینین تا نزیکی بەرەبەیان دەردەی لیمۆندی فەرەنسی کردبووی بە ڕێگای کاری کوردی خۆشەویست لیمۆن زۆر باشیە نووسی بۆ کورد